کۆمەڵێک نیشانە هەبوو بێ لە کەسێکی تریانە کۆمەڵێک نیشانەی تر هەبوو بێ بگومان ئەمەوە ئەکا کە ترسێکی تر لە دەرونی خاوڵاتیانە دروست بکە. ئەوەی زۆر گرنگە زاڵ بین بەسەر ترسەکانمانە و ئەگەر هاتوو کۆرۆنا ڤایرۆسیش بوو هەوڵ بدەین کە بۆ شێوازە بیر بکەینەوە کە تۆ تەنها کەس نیکە ئەم ڤایرۆسەت گرتووە ڕەنگە بەردەوام چاو لەوە بکە کە کۆمەڵێکی زۆر خەڵک چاک بووەتەوە چاو لەوە مەکە کە ئەو کەسانێک کە خوانەخواسە بە ڤایرۆسەکە گیانیان لەدەستداوە یاخود ژیانیان کەوتۆتە مەترسیەوە بەردەوام چاو لەوە بکە کە لە دەوروبەرەکەی خۆتەوە سیر بکە تەواوی ئەو کەسانێک کە لە خێزانەکەتان لە دەوروبەری خێزانە دوورترەکانان سەیریان بکە بزانە کە ئەوان لە دوای توشببوونیان بە ڤایرۆسی کۆرۆنا چۆن چاک بوونەتەوە بە هەمان شێوە تۆش بە شێوازی ئەوان تێی ئەپەڕێنی بێگومان. بەڵام دوجاریشە بێ هەمومان پەیوەست بین بە ڕێنمایەکانی تەندروستیەوە و ئەو ڕێنمایانەی کە مەستنی ماسک و دوورکەوتنەوە لە یەکتر و بەردەوام پاکردنەوەی دەستەکانمان بۆی کە بتوانین کەمترین توشببوونمانە بێ بە هیوایەوەی کە هەمولایەکمان تەندروستێکی باشیە بێت و هەمومان بتوانین بەهێز و توانایەکەوە بڕۆینە سەرکار و چالاکیمان جایمە بەردەوامە بین. ئێستا هاوکارانمان گرتێکی یوتیوبیان بۆ ئامادەکردوین ئەم گرتەیە باسی چەند دیزاینێکە کە دیزایانی هونەرن بەڵام بە شێوازێکی ورد کاری لەسەر کراوە. ئێمە قسەی زیاتری لەسەر ناکەین باوێنەکان ببینین دواتر زیاتر گفتگۆی لەسەرەکەین فەرموو.
دەستخۆشی باوکارانم بۆ ئامادەکردنی ئەو گرتە ڤیدۆیە بێگومانەوەی کە بینیمان ئەو وردەکاریەمان بەدی کرد کە لەو کارانەی کایکەم بە تایبەتێگەر لە یاریەکی مناڵانەوە بێ لە بووکە شوشەیەکەوە بێ یاخود دوجارەکەوێتە سەر ئەوەی کە کۆمەڵە دیزانی ورد بکەی لەو کەلوپەلانەی ڕۆژانەمە پێویستمانە بەکاری بێنین بۆ نمونەیەکێک لەو کەلوپەلانە مۆمێک بوو کە چەند بە وردەکاری کاریان بۆ کرۆزین کەم مۆمە بۆ ماوەی کاژمێرێک لەوانەیە کار بکات ئەم دیزاینە زۆرەی نوێت بەڵام هەندێک کەس هەیە کە بە شێوازێکی باش دەستڕەنجینیی باشی هەیە و دیزانێکی وردەکات ئەوکۆ کارانە بکە وەلای خۆشمان زۆرجار لە پرۆگرامەکەمانە دەستڕەنجین بانگەکەین هیوادارین ئەم کارانە تاقی بکەنەوە بۆی کە بتوانن زیاتر سوودی لێ ببینن بە هیوای ئەوجا چینە لای تەورەکانمان لە تەوەری یەکەممانە گفتوگۆ لەسەر بابەتێکی گرنگەکەین ڕەنگە زۆربەی زۆرمان حەزمان بە خواردنی هێلکە زۆر هەبێت بەدەر لە حەزەکەی بەردەوام ئێمە پێبیرلەوە بکەینەوە کە سوود و گرنگیەکانی هێلکە چێجا ئەمڕۆ لە تەوەری یەکەممانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکەین باز لە سوود و گرنگی هێلکە ئەەکەین لە ژەمی مناڵدا ڕەنگە زۆربەی کات دایکان و باوکان بە لە سەرەتای تەمەنی مناڵەکان کە ئیتر وردە وردە فێری خواردن ئەبن کەمە گرفتیان بۆ دروست ببێت لە هەندێک خواردنی دیاریکراوە کە مناڵەکانیان نایخۆن یاخود زۆر شارەزاییان لەسەر جۆری ئەو خۆراکانە نەبێت کە پێویستە بۆ لەشی مناڵەکە و سوود و گرنگیەکانیان چێ بۆ مناڵەکە پێیان بدەن بگومانێکێک لە خۆراکەکانی کە زۆر گرنگە و بەردەوام پسپۆڕەکانی خۆراک و دکتۆر بەڕێزەکان بەردەوام ئاماژەی بۆ ئەەکەن ئەویش خۆراکی هێلکەیە جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر سوود و گرنگیەکانی ئەەکەن و هەروە گفتوگۆ لەسەرەوەکەین کە بە چ شێوازێک پێشکەش بە مناڵی بکەین شێوازە تەندروستەکەی هێلکە کە ئەدرێ بە مناڵ پێویستە کات چۆنی بێ بۆ ئەوەی بەوردی گفتوگۆ لەسەر تەواوی ئەم بابەتانە بکەین میوانداری بەڕێز دکتۆر زانە ئەحمەدمان کردووە کە بەڕێزیان سپۆڕی خۆراک و قەڵەوی دکتۆر یان سلااو لە بتوبانی باش ئەژین قسەیە کە خەری پێ بڵە مەژ هەر مناڵ ناوەڵام من زۆر حەزلەکە زانی ساعت پێ هێشتا میلکەم خوارد نانی بەرین خوارد من خواردم باش بوو دکتۆر با هەر سەرەتا لە مادام سەرکۆش باسی کرد هەر لە سوود و گرنگی هێلکەوە دەست پێ بکەین بەدەر پێش لەوەی کە بچینە لای ئەوەی کە بۆ مناڵ گرنگیەکەی چێ هێلکە بۆ بێ لە ژەمی بەیانیان یاخود لە ژەمەکانی ترا هەبێت طبعا هێلکە يعني بڕێکی زۆر زۆر لە سوودی تەندروستی هەیە وحلا علاقی نییە يعني ڕەبتی نییە بەس بڵێ بەیانیان لە هەموو کاتێکا خوری هەرکە لە هەر سێ ژەمەکاتوانی بیخۆیتەوەوانە ئەگەر بچینە سەر پێکاتە تەندروستەکانی پێکاتە خۆراکیەکان ینی لە ڕووی پێکاتی خۆراکیەوە اینجا دواتوانین بڵین سوودە تەندروستەکانی چێ هێلکە يعني بەنسبە و تەناسب بڕێکی کەم کالۆریتە ئەگەر هێلکەیەکی 50 غرامی حساب بکەین تقریبا نزیک 78 کیلو کالۆریتەیە لەبەرەوە بەڵام پڕ لە پێکاتی خۆراکی بەسوود کە بڕی کانزا و ئەو ڤیتامینانێکی تایەتی بۆ نمونە ڤیتامین بیەکان زۆربەی زۆری ڤیتامین بیەکانی تایە ڤیتامین دی لەگەڵ ئەیا زۆری تایە باشە بڕێکی باش کالسیۆم فسفۆر و هەندێکیش لە زۆربەی کانزەکانی کەیتیایە ئەو ئاسنەوەمانە 5 گرام چاوری تەندروستی تێدایە لەگەڵ 6 گرام پرۆتینی تێدایە بڕێکی زۆر کەم تقریبا 0.6 گرام کاربۆهایدرێتی تایە ئەمە وای لێ ئەکا کەوا لە ڕووی پێکاتی خۆراکی و زۆر دەوڵەمەند بێ بە زۆربەی مادە خۆراکیەکان لەبەرەوە سوودە تەندروستەکانی گەڕێتەوە بۆچی یەکەم بڕی ئەو پرۆتینی کە تایەتی زۆر چاکە چکە بیت بڕی ئەو ئەمینۆ ئەسیدانی کە خاصن لە لغەی توا پێڵێن ئیسەنشەڵ ئەمینۆ ئەسید واتە ئەو ئەم ترشە ئەمینانی کە زۆر لەش ناتوانن دروستی کا پێویستە لە خۆراکەوەری گۆنک و هستidین و لوسین و ئازۆلوسین و تریپتۆفین و نامێ بڕ مناو باپەکانەوە زۆربەی زۆریان ناو هێلکە هەن لەبەرەوە لە ڕووی پێکاتی یعنی بڵێن ئەمینۆ ئەسیدیۆ بە تەواوەتی فولە ینی زۆرقەڵی پەرفێکتە ئەمە کاریگەریکی زۆر چاکی هەیە بۆ هەموو شێوەکان یعنی بۆ گەورە ئەتوانی بەکاری بێنی بۆ هەم بۆ دابەزینی کێش و لە هەمان کاتاگەریەکێک نەشونمای کەم بێتوانی بەکاری بێنین بە شێوەیەکی تر بەکاربێنی بۆ بەرزبوونەوەی کێشەمان دکتۆر باسی شەوە بکەین یەکسەر لەوە دەست پێ بکەین ئەسا کە باسی هێلکاکەین لەوانەیە زۆربەی حاڵاتیان پرسیاری ئەویانە بێڵێ سپێنەی هێلکە زۆر باشە بەڵام خۆ دوورخەرەوە لە زەردێنەکەی هەندێک سەرچاوی کەروانی هەڵێ تۆژینەوە کراوە کە زەردێنەکەشی سوود و تایبەتمەندی خۆیە من پێم خۆشە تۆوەکو پسپۆڕێ تا چەند گرنگە ئێمە هەردوو پێکاتەکە بەکاربێنین یاخو دوورکەینەوە لە سەر خۆی هێلکە لە دوو بەشپێریەوەتان زەردێنە هێلکە لەگەڵ سپێنە هێلکە طبعاً هێلکە خۆی لە ڕووی پێکاتی خۆراکیەوە کە بۆ باسمان کرد بریتیە لە باشترین پەرفێکترین وەکو ئەڵەی خواردن کە بۆ کۆرپەلەکە دروستکراوە کۆرپەلی باڵندەکە دروست بێ کە هیچ چیکەی پێویست نییە
طبعا تنها فيتامين سي يعني فيتامين سي لزور حيوانات كان كوجه عكسي انسان اتواني خوي دروسي كذا جريح حيوانات كان لبروا سبينا كي زور بي زوري بريتي البروتين هي جوره شوريت يعني بس زرد انا كي تشوري كي تندرستي كذا بظنهم كوليسترول ولحمان كاتب ريكي باشش بروتين تاع لبروا دائما اگر بس سبينا كي بخوي هي سوده تندرست كاني لنابلي بري او اوميجا 3 كتياتي هردو اي بي اي دي اتش اي كاريجري تشاكي بو تشاو بشبكه تشاو كاريجري باشي هبو نخوشكاني دل بوريو غريكاني دل اكاتو لحمان كاتبته دابوزيني ال دي ال برزبونوي كوليسترول باش وكو اتش دي ال او نظر بزوري لشوركان هي لبرو يكون لايما ولا شسطه كانوا او جنرات خلق كوليسترول ابته هوي دروزبوني فشاري خوين ودبته دروزبوني شوركان امانه هموي بدرو خران ولا ترجنوي تازه دا كوليسترول كله باشين انتي اوكسيدنت كان ليش مروف جگري مروف تصورك روزانه 3 جرام ياخذ 3000 ملي جرام كوليسترول درجات اگر تو خواردن خوي ني خوي او هذا درجات باشا لهالكيكه بري تقريبا 200 ملي جرام كوليسترول تاعي يعني جايك طبقي طاطيب خوي سي كرت يعني بيس هلك بخوي ان جا قالت تقريبا سي يعني او برا الكوليسترول هيك تقريبا 15 جرام 15 هلك بخوي 15 كردوسي ان جا قالت او بري كجر بيس او اني بيس ليش مروف بو كوليسترول لبرو او بقول بيردوزي كا جاران هبو بدرو خراوتو هلك بركي زوزر باش تشوري تندرستي تاع الاوميجا 3 بركي باش كوليسترول تشاكي تاع بيا متي درزبون نشون ماي منال ادات تصورك للروي هلك للروي انابوليك اكتيفيتي واتا بريتيا لوي كا شكردني خانه كان ليش مروف زاكا بنسبه تقريبا لصا تشلوهاش يعني قالتو 100 غرام هلك بخوي تشلوهاشتي ابي بدرزبوني مع سلكه ولا شو امانه بينما هر او 100 غرام جوش دانه بالنسبه وتناسب لصا سيدو يعني تقريبا اونونيمي كي جوش زيادتر باشا بو درزبوني خانه كان ليش لصا شانزي او لا 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 سبيع كان او كوشيل وبانير وماسو مشتانه ابيتو يعني او بروتين لبرو بروتين كي زور متكامله بروتين كي تشاك تشاكا وانا بقول لك افكتي زور يعني ابيتو يقشبوني زور باش جا دكتور رنا زور بيدا كان قرفت يعني بروي كم على كان شلون فيري هلك خواردن كان او شوازي كدروستي اكثر باشتري شواز بو اوي هلك كدروس بقيتو بي بمنالك تشجوري كان السور بكريتا وبكلين رياح شوازي كي دياري كرايتر هي بو منالك دروستي بكيبي خوي هلك لحموش وكان اخرت حل الظلميه وحتى سور كدنا وحتى كلان بحموش وكاني سكرامبل دوي كان بلي تيكي ديتو معنا بلا انت هيكش معنا اللي راه هلك بشويتي قشتي خاصه ان شاء الله كي يعني كولي توكلكي بركي باش بكتيريا او بكتيريا هند جار سودينا تندرست ابا ياخو ابيت مشكله قوري بو كوندامي هرسي او من الله معنا لبرو زور بي وطن حتى قبل لاحظوا كي باك شراو مثلا اوروبا بطاطي شراو هندي كان حتى باسترايزيشن كراو يعني قرم كراو بشويكي واكا باك كراو تبوي بطاطي او توشي او كيشي نبي بشويكي قشتي من تنها بو انا بو قوري او تاثيريني حتى زور كسي حزيله طبعا هلكي دلمه لبرو كتو دسكاري هيجي بك هذا كان هناك بو قوري او كيشي بلان بو من الله باشترى يا بطاطي بكلن ريتك بتوين بيبلو هلكي كلاو بطاطي او جرمايك او يقدو دق 3 دقائق بو 4 دقائق بطاطيه هيك بكتيريا كي زيان بخش هم ايكوجيت ويا او تاني سوري كتك سوري شكردو ملاحظه بك بوا باشربو مناو بطاطي وكوليت بقات او كايتر شليتي تاعنا مني رقبه بوي بطاطي اگر هر بكتيريا تاعو بكتيريا كبكوجري ومانا تنها وكوتواني بلين تنها وكولي سايد افكتك يا خو نشاني كي نخوازراوي هلك بالتالي حساسات بهلك حساسات بهلك من الله هي بلان زوزور كمنادره يعني بون منا لا هزار ده هزار من الله للريجينات من الله كوا باشا كوندامي هرسي بداخل كوندامي برجري ليش من الله كوا هلك كأنا سنة كوا كشتكي وكدرج من حسابي وكاو أبيته هو درزبوني آزاري ناو سكو هند جار شانو هند جار درزبوني بالله لير ليش أمانة بلا زور كمان نادرة بلا زور بي زوري لو من الله نا هي كوا زور ترخوان حساسة بشتكي هند حساسيتي بعلي بابا هي هند او كساني كوا مثلا نخوش من اوتومين ديزيز يعني كوم الربو هي مثلا درماتايتس اكزيما ومشتاني كمان او كسان زور تر او كشان دروسكاو اگر زور كلين راه هلك ياخذ زور سود كريتوا بها خوراكي وخوي امانات زور باشنيه طبعا هند يعني بيلن ديجراديشن اوف بروتين يعني بروتين كان ناوي او اني كزوزو بس اجا زوزر بكره ياخذ زوزر سوركتو بشويكين بلام لاني هند تاثيرك على البروتينات كان بلام بشويكي قشتي وباشتره بو منال
وا سوورکرێتەوە یاخو بکڕن لە ئەوەی کەوا لە وەکۆڵی لە شێوەی شلێتین دانەمێنەوە. زۆر باشە باسی شێوە بکەین کە باسی منداڵەکەین لەوانێ بۆ گەورە خۆمان ئاسایی بێ ڕابین لەگەڵەوەی کە هێلکەکە بەکاربێنین لەبەرەوەی سوود و بەهای خۆراکی زای بەس بۆ منداڵە بێ لای خۆشەویستکەین یاخو حەزی لێ بێ تا چەند گرنگە پێشەوەی کە هێلکەکە ئامادەکەی دوایەوەی کە ئامادەیەکەی ئەم منداڵە بە شێوازە لە شێوازەکان وا فێری بکەی کە حەزی لێ خواردنەکەی هێلکەکەی بۆ وردەکەی لە قاپێکە ئەنجا ئێستا زۆر شێواز هەیە بۆی کە منداڵ زیاتر خواردنەکانی لا خۆشەویست بێ سێری فلم کارتۆنەکانەکان کەوان چۆن بەکاری ئەهێنن ئەمە تا چەند گرنگە ئێمە بەر کە ئەم هەموو سوود و بەهایەزانی مناڵ نایزانێت فێری ئەوەی بکەین کە هێلکە بەشێکی گرنگە و بەتوانێت ڕۆژانە بەکاری بێنێت چونکە زۆر جار بە ئێمە گەر دایکان ئێستا لەوانێ زۆر پرسیاریانە بێ لەوانێ مناڵەکە لەبەر زۆر جار بۆنەکەی نەیخوات یاخو تامەکەی خۆش نەبێت بەڵام تۆ خۆشەویستێکە لەوانێ حەزی لێ بێت طبعا ملاحظە بکەی هێلکەیەکێ لە ڕووی یعنی هینەوە مەطبەخە حسابی کەیمانە ئەکەوێتە پێکهاتەی هەزارەها خواردن یعنی ملاحظە بکە لە وڵاتانی ئاسیاویە مثلا ئەگەر بۆ لەگەڵ ئەوروپامانە ئەگەر هێلکە دانیت یعنی ئەگەر هێلکە لا برد لە خواردنە تەسەوڕەکەی هەزارەها نوع طبقی خواردن هەمووی ئینەکە فەشەلێنە چکە بۆ ئەچێتە پێکهاتەی زۆربەی خۆراکان لەگەڵ گۆشتا خوڕێ لەگەڵ زەڵاتەکە ناخورێ لەگەڵ مثلا زۆربەی حتا لەگەڵ میوەکانە تێکەڵاوەکرێت زۆربەی شتە بۆ زۆربەی شەربەت و شتەکانمانە ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئەگەر مناڵ بە دووشەوە یعنی بۆ منە ئەگەر مناڵەکەت قەڵاو بوو هەندێک مناڵی کێشی زیادە ئەگەر ویستت هێلکەی بیتێوەکو سەبەبێک بۆ داوەزینی کێشی ئەو کاتە بە ئینی بیێرێ هیچی مادەی کەی تێکەڵاو مەکە لەگەڵ چاورەکەی خۆیان و هەروها بە سوورکردنەوە بیێرە بۆ کە بە سوورکردنەوە داتێ بە ڕۆنی تەندروستەوان کەرە ڕۆنی خۆمانە کەرەی کوردی ئەم شتانە هەمووی کە ڕۆنی تەندروستە یاخو هەندێک لە ڕۆژەکان بەس بە لە پلەیەکی گەرمی زۆر خەفیف بە ئاگەری ئەمانە ئەو کاتە ئەبێتە هۆی تێربوونێکی زۆر وەکو وتم کالۆریەکی کەمە لە چاو خۆی 7 کیلۆ کالۆری یعنی توانی سێ مەسەبوون ئەگەر مناڵەکە تۆزە وەزیندا با 4 دانە هێلکە خوا لە بنانی بەیانە تێکەڵاوی کردگە سەوزەواتەکان و تەماتە و خیار و پیاز و نازان چۆمانە کەسێکەکەی هەمووی سێ 4 هێلکێشی خواردو لەگەڵ ئەوەشا کە معدەی تێر هەمووی ناکات 200 ناگات 400 کیلۆ کالۆری ئەو کاتە کە تێر بوو کە ڕۆژ بۆ مەکتەب دەست نابا بۆ شەربەت و ساردی و پاقلاوە هەموو ئەو شەربەتە غازیانی کە هەمووی کاربوهایدرێت ئەوەی کە قەڵەویەکە ئەمانە ئەمە ئەگەر ویستت مناڵەکەت تێر بێ و وەزنی دابەزێت ئەگەر ویستت بەعکسەوە کێشی زیادکە باشترین شتەوەی هێلکە لەگەڵ پرۆتینەکانی هێلکە لەگەڵ فرکتۆزە تێکەڵاوکەیتمانە بۆ نمونە لەگەڵ شەربەتی پرتەقاڵە بێرە هێلکەی سوورەکە یاخو هێلکەی سوورەکە و نەعەفو هێلکەی کوڵاو لەگەڵ شەربەتی پرتەقاڵە هێلکەی کوڵاو لەگەڵ خورمایەکی زۆر شیرین هێلکەی کوڵاو لەگەڵ هەنگوینە دوو کۆچ هەنگوین کە بەسەریان باشترین شتە هەم تام و بۆنی خۆشەکە بۆ مناڵەکەم خۆت زانیم مناڵ زۆر حەزی لە شەربەتە فرۆکتۆزەکانە هێمانە قرس نابێ بۆ هەرسی دکتۆر نانا زۆر بەعکسەوە لە ڕووی یعنی ئەنابۆڵیک ئیفێکتەکەی دایان قات زیاتر ئەبێ یعنی چەندێک وتمان ئەو پرۆتینی ئەبێتەوەی دروستبوونی گەشەی مناڵەکە ئەگەر بێت و هۆرمۆنی سۆلیم بخێنە ناو معادلەکەەوە ئەوش بەهۆی فرکتۆزەوە یعنی گەر شیرینیکەی بە شەکردەوان بەم شیرینیەکانی میوە فرکتۆزەمانە ئەو کاتە چەندها جار زیاتر تێزەی هۆرمۆنی سۆلینیان لە و ئەنابۆڵیک ئیفێکتەکەی یاخود دروستبوون و گەشەکردنی خانەکان زیاتر دروستەکە لەگەویستی مناڵەکەت باشترین خۆراکمنەوەی کە ڕکۆمەند دەکەم بۆ زۆربەی ئەو مناڵانەی کەم کێشنەمانە خورما ڕۆم لە کورداری خۆمان ناگەم لە حەزەکەی هێلکە سوورەکەی تۆ بە خورمایەکی لیق و شلەوە تێکەڵاوکەیەکی لە باشترین خۆراکان بۆ مناڵەکەت گەشەی زیاد کاتمان زۆر باش دکتۆر بڕەکەی چەندێک بێت تا ڕەنگە دایکان کە بزانن سوود و بەهاکانی ئەوەنە گرنگە حەسبکە زۆر هێلکە بابە مناڵەکەی ڕەنگە هەنێ جار زیاد لە پێویست بێ بڕەکەی پێویستەکە چەندێک بێ بۆ نمونە تۆ ئەگەر ئاگاداری مناڵەکە بی ئەمە سوودەکەی پێ ئەگا بەڵام نابێتە هۆکارێکی تر لە لایەکترەوە بۆ کێش بەرزبوونەوەی مناڵەکە بە یاخود ئەگەر خراپیەکی تری هەبێ ئەگەر زیاد لە پێویست وتمان یەکەمجار لە گەورە حسابەکەم چکە لەوکو باسمان کەوتمان ئەگەر تۆ کۆلسترۆل بخۆی نەخۆی لەشت جگەرت هەموو ڕۆژە 3 گرام کۆلسترۆل دەرداتمانە لەبەرە بۆ گەورە قیاسیان کەس ناتوانێت بەس بەلای کەمی و هەموو نەفرەتوانێت 15 بخوا لە ڕۆژەکە ئەگەر مەزدەری پرۆتینات و چاوری کە نەخوا لەگەڵ ئەومانە لەبەرە بۆ گەورە بەپێ هەمووی دراستەکان لە ڕۆژێکە لە بینی 3 بۆ 4 هێلکە بە ئاسانی ئەتوانێت بخوا من شخص خۆم زیاتر لە 4-5 ساڵە بێ هەموو نیوەڕۆیەک مەسەن 2 هێلکە خۆم بە سوورکاوی و لەگەڵ هەندێک سەوزات و شتانە بە هیچ شێوەیەک نیسبەی کۆلسترۆلەکەشم بەرز نابێت بۆ مناڵ باشترین شتەوەیە بەلای کەمیوە لە بینی 2 هێلکە بۆ ئەگەر وەزی زۆرتر بوو مەسەن ئەتوانێت لە بینی 2 هێلکە بە هێلکەی بیتێ هەموو ڕۆژێ لە یەکی لە وەجبەکانە هیچ ترسی ئەوەت نەبێت بە هیچ شێوەیەکە کۆلسترۆل وەرزەکاتەوە بەعکسەوە یعنی دائما بەعکس کۆلسترۆلی LDL-ەکە دابەزێنن کۆلسترۆلی HDL وەرزەکاتەوە
کاریگەری چاکی هەیە بۆ چاوی مناڵ کە بۆ شەبەکەی چاو لەبەرە DHA تایە بڕی ئەو ئۆمێگا 3 کە تایەتی کە زۆر بەسوودە کۆلینی تایە کۆلین مادەیەکە کە زۆر تەسیراتی چاکی هەیە بۆ دروستبوونی جگەر بۆ ئەو کەسانی کە نەخۆشی جگەرانێک بە هۆنەی کوحول و زۆر مەسەن بۆ منە ئەوانەی کە مشکلەی تەلەیوفی جگەران هەیە بۆ ئەو کەسانی کەوا لەبەرەوەی کەوا ئەستاڵ کۆلین دروستەکە کۆلین کە لەناو هێلکا زۆرە وەکو نیورۆترانسمیتەر ئیشەکە کاتە خانەکانی دەماغ زیاتر ئەکتیڤەکات و باشتر لەبەرە بۆ فێربوون بۆ مستەڵای زیرەکی بۆ ئەم شتانە هەمووی لە مناڵە زیادەکەمانە. دکتۆر هێلکەکان جیاوازی هەیە چکە ئێستا لەوانەیە زۆر کەس پرسیاریەوە پرسیارە هێلکەی کوردی لەوانەیە پێکاتەکەی زۆر باشە و هێلکەیەکانی کە لە دەواجی ناو مریشکانە لەوانەیە ئەو پێکاتەکەی بەقەر پێکاتی و باش نەبێت حەزەکەم تۆ باسێکەوە زۆر حەزم کرد پرسیارە ویستم من خۆم بڵم بوو طبعا زۆربەی زۆرمان بە هەڵە حتا من خۆم چەند ساڵە لەمە پێشان باسی 4-5 ساڵەوە پێشەکەین کاتی پێشەوەی کا بچمە سیلکی وێنسم خۆراکم شتانەوە زۆر بکات هەڵمەیە کەوا هێلکە بۆرەکان بخۆم و حەزم لە کەسپەکانم لە بردەمانە ئەمە طبعا يعني بردۆزێکی زۆر هەڵەیە حەزەکەم پێتان بڵم هێلکەی سپی لەگە هێلکەی بۆرە لە مجتمعی لە کۆمەلگای ما بریتە لە چی هێلکەی بۆر لە مریشکە سوورەکان لە ڕووی اقتصادی و علف زۆرترە خوا گرانترە کرد بۆیە هێلکەی بۆر تۆزە گرانترە لە هێلکەی سپی ئەگینا وەکو ئەو علفەی کە ئێنێ هێلکە پێک هاتە تەندروستیەکەی یاخۆ پێک هاتە خۆراکەکەی بریتە لەوەی کە ئەوەی کە ئەیدەی بە مریشکەکەی بۆ من ئەگە مریشکێک بێت و بێنێ تۆی کەتانی بەرێ تۆی کەتان فولە لە ئۆمێگا 3 تاوان هێلکەکانی هەمووی پڕ لە ئۆمێگا 3 و باشترین شتە بکە بۆ تۆ بۆن چی ئەتوانێت تۆی کەتان بە کە زۆر گرانە بەهاکە ئەمانە ئەمان هەرزانترین علف ئێن بە هێلکە کە لە کۆمەلگای مە بەعام لە هەموو عالەمامانە کە بریتە لە سۆی پرۆتینی سۆی لەگەڵ ڕۆنی سۆیا کە یەکێکە لە خراپترین خۆراکان لەسەر ئەرزە حتا دەستکاریکەوە جینیان هەموو ئەو پرۆتینە سۆیە لەگەڵ ئەو چاوریانە ناتەندروستانی کەوا لەناو هینەکە هەیە ئەڕاتە ناو هێلکەکەوە لەبەرەوە لە ڕووی پێک هاتەی تەندروستی ئەتوانم بڵم 100% هێلکەی سپی ئێستای کۆمەلگای ئێمە لەگەڵ هێلکەی بۆرە هیچ فەرقێکی نییە تەنها لە یەک شتا ئەگەر لە شوێنانی کە لە ئەوروپامانە پێتە پاستۆر ڕیز یعنی تۆ مریشکەکە داناو بە تەبیعی لەناو حەدیقەیەکە حەشەراتە خواست مەسەن بۆ نمونە هەندێک لە وەکۆڵی ڕۆکە تەندروستەکان ئەخوا و لە هەمان کاتە هەندێ مادەی تەندروستی چاکی کە ئێنێ وەکو پێم وتی مەسەن تۆی کەتانە شتان ئەو کاتە هێلکەکەی زۆر بایە دەرەچێت هێلکەی کوردی خۆمان ئێستا بەردەوام زیاترها خواستی هاوڵاتیانی لەسرە هێلکەکانی بەراورد لەگەڵ هێلکەی دەواجنەکانی شاکە ئەکرە ڕەنگە بچووکتر بێت کەمێک ورتر بێت بەڵام ئەتوانین بڵین ئەمەش بەهۆی ئەوەی کە لە تەبیعەیە خۆراکە جیاوازەکانە خوا لە تەبیعەیە سوودەکەی زیاترە بێوەنێ بالضبط ئەگەر هێلکەی کوردی بچووکترە جینی مریشکەکە وایە کە هێلکانی بچووکتر بێت بەڵام ئەگەر لە فەرەزەن لەناو لادەکانی خۆمانە مەسەن لەناو گوندەکانی خۆمانە هەر هەمان علف بکڕن ئەوەی کە لە دەواجینەکە بیان بێت کە فەرقی نیە نەفسی شتەمانە لەبەرەوە ئەو زۆر بە هەموو کەس ئەڵێم ئەو زۆر فەرقە زۆرە چکو بۆ ئیستەش لە گوندەکانە خەڵک ئیمکانێتی ئەو شتەی نییە و تااقەتی نییە بە دانیشە مشکەکەی بە 6 مانگ تا تۆزین بێ لەبەرەوە علفەکەی ئاتێکە ئەچێ لە بازاڕێکە لەبەرەوە ئەگەر ئەو علفەی دایەکە هی داواجنەکانە هیچ فەرقێکی نییە بە هیچ شێوەیەک لەگەڵ چی ئەدەیتێت و ئەو لە جۆرە جیاوازەکانە بۆ نمونە هێلکەی قەلمان هەیە دکتۆر هێلکەی قاز هێلکەی بۆ نمونە هێلکەیەکی زۆر بچکۆلە هەیە ئێستا لە دنیاە بڵاو بۆ تۆ ئەڵێن ئەمە زۆر خواستی لەسەر ڕەنگە کەمێ نرخەکەشی گران بێ ئەڵەن زۆر باشە جۆرە جیاوازەکانی پەلەوەرە جیاوازەکان فەرقان هەیە هێلکەکانی بەتایکیدی فەرقانە وەکو باسمان کرد بڕی پرۆتینەکەی 5 گرامە هێلکەی مریشک و بڕی چاوریەکەی بڕی پرۆتینەکەی 6 گرام بڕی چاوریەکەی 5 گرامە کۆلین تقریبا 147 میلیگرامی هەیە بەڵام ئەگەر بینە سەر هێلکەی قاز سەرکەی نسبەی کۆلسترۆڵەکەی 480 میلیگرام کۆلسترۆلی تەندروستی تیان 2 قات و نیو لەبەرەوە ئەگەر هێلکەی قازە هێلکەی مراویدا لە یەک ڕۆژەیەک هێلکە زیاتر نەخوا بناڵەکەت ئەگەر خۆت خوارد و هێلکە زیاتر مەخۆمانە لەبەرەوە باشە بڕەکانی زیاتر ئەکا و نسبەی چاوری و پرۆتینەکەی هێلکەی قاز تقریبا 7 و نیو یعنی ئەوە نیوێکی هێلکەی مریشکی تایەمانە حتا بڕی سەدۆمەکەشی کەمترەوەمانە بەڵام لە ئەیش بەقوەتر هێلکەی مراویە هێلکەی مراوی تەسەوڕ ناکە یعنی شتێکی زۆر عجیبە ینی بڕی ئەو چاوریە تەندروستی کە تایەتی زۆرترە و بڕی پرۆتینەکەی زۆرترە و کۆلینەکەشی بە مستەوایەکی مامناوەند بەس لە هەمان کاتە بڕی هێلکەی مراوی عفو بڕی ئەو کۆلسترۆلی تایەتی 500 میلیگرام کۆلسترۆلی تایە تەسەوڕکانی زۆر تەندروستە یەکێک لە باشترین هێلکەکان لەسەر ئەرزا بۆ ئەوەی کە یاریکەوێ ڕژەمی تەندروستکە ئەگەر ویست ڕژەمی تەندروستکە ڕۆژی 2 هێلکەی مراوی بخۆ
اینجا لەگەڵ یەکیش دوو هێلکەی مەسەن مریش خۆبزانە چەند تۆ هەست بە تێرتێکش کوت تۆ 2 قات و نیم زیاتر چوری خواردە لەوە زۆر باشە لەگەڵ هەموو ئەم جۆرانەی هێلکە و لەگەڵەوەی کە سوود و با خۆراکیەکەی چەند گرنگە هەم لە منداڵەوە هەتا گەورەکانیش دکتۆر چەند گرنگە دڵنیابین لەو هێلکەی کەی خۆین ینی بۆ نمونە زۆر جار باسی هێلکاناکەین ئێستا زانین بەرواری لەسەرە بەڵام هێلکەی کوردی لەوانەیە زۆر کات نەزانین ئەمە لە کێوە ئەم هێلکەیە هاتووە و دڵنیاش نین لەوەی کە بەروارەکەی کێ و حەزیژەکەین بەکاریشی بێن ئەمە تا چەند گرنگە ئێمە دڵنیاییمان هەبێ ئەنجام بتوانین بەکاری پێویستە اعتمادی کولی بکەین لەسەر ئەوەی کەوا هێلکە نابێت لە شوێنێکی گەرمادان بێت چکۆ بە هەرچی دراساتی ئەبێت لە پلەی 5 پلەی سەدی و بەرەو خواردترەوە باشتر نییە حتا بیشی بەسەی کێشەی نییە دوایی کاتەوە وەلو ناخۆش ئەبێت لە ڕووی پێکاتەکەی و بۆ دوای بۆ چەش لەلمە بەڵام نابێ بە ئەقل وها لەناو سەلاجەیەکە کە لە 5 پلەی سەدی زیاتر بێ بۆ ماوەی چەند سەعاتێ مایەوە ئیستحالیەن یەکسەر تێکەچێ و هەروە پرۆتینەکەی گەنێ و هەروە بەکتریاتەیە تۆمانە لەبەرەوە مهمترینشتەوەی هێلکەکان ئەگەم ئاگامان لە ڕووی ئیکسپایرەکەی بێ و بە هیچ لەو سوپەرمارکێتانە هێلکە نەکردن کە ئەزانینکەوە ینی تەبریدی تیانێ و هێلکە خۆتە زانی زۆر خراپە و نابێ ئەگەر لەناو سەلاجات داینێ بەلای کەبێ لە بینی 2 بۆ 3 هەفتە شەڵف لایفەکە هەیە ینی هیچ کێشەی لە بینی 2 بۆ 3 هەفتە هێلکە لەناو سەلاجات بمێنێتەوە هەتا مانگش بەڵام لەناو سوپەرمارکێتەکە زۆر کەمە چکە زۆربەی کات فێنک نییە زۆربەی کات مەسەن شەو ئەڕۆنەوە ئیکوژێنەوە مەسەن سپریتەکان لە سەریەوەمانە لەبەرەوە زۆر ئەگامان لێبێ و لە هەمان کاتە ئەگامان لێبێت لە پاک شۆردنەوەی ئەگەر حەزت ئەگەر ئەتوێ بە تەواوەتی دوورکەوێتەوە لەوەی کاتە سەمومی هێلکەنەکەی تۆمانە پێویستە بە تەواوەتی پاک بیشێتەوە حتا ئەتوانی بە سرکەی سێو بیشێتەوە ئەتوانی بە خوێا و مەسە بیخیتران خراوە ئەتوانی بە جوان بە هەموو شێوەکان توانی بشێتە بۆی کەوا وەکو وتم ئەو بەکتریا شتەی لە کاتی ئامادەکردنی شتیا تێکەڵاو نەبێومانە زۆر باشە جا دکتۆر ڕەنگە هەنێک کەسە بێ لەگەڵ ئەم هەموو بەها و سوودێک کە هێلکە هەیەی نەیخوا یاخود هێلکەکە خۆی بۆی نەخورێ ئەگەر لە نێو خواردنەکانی ترا هێلکە بخۆی بنمونە ئێستا لە ئوتەکانتە ئاماژەت پێکەوتر لە ئەگەر لە مەطبەخەکە دەریبێنی ڕەنگە زۆر خواردنە بۆ هەرچی مەطبەخە ئەوە زۆرە لەگەڵ خواردنەکانی ترا بۆ نمونە ئیتر ئەمە لە شیرینیەکانە لە خۆراکەکانی ترا کە بەکار ئەهێنرێت پێکاتەکەی زۆر دیار نییە بە چاو نابێت ئەتوانڕێ هەمان سوود بگەێنە بەلەش بەڵێ ئەگەر تمەگەر تێکەڵاوی کەیت ئەگەر لەگەڵ پێکهاتەیەکی ترا بەپێی ئەو پێکهاتێ لەوانێ تەغیراتی گەورە ڕوونادا ئەگەر تۆ زۆر نەیکڵۆنیێمانە وەکو باسم کە توانی بەکاریبێنی مەسەن بە سوورکردنەوە و لەگەڵ شەوریا بەکارێنانی بۆ دابەزینی کێش بەعکسەوە بە کاڵی و لە هەمان کاتە لەگەڵ مەسەن شیرینەکانی فرۆکتۆزا ئەو کاتە بەکارێنی بۆ بەرزبوونەوەی کێش بەڵێ بە تەکیدی زۆربەی کات سوود و تەندروستی خۆی ئەبێتەوەمانە کێکی بۆ بکەی پێکاتی کێک بۆ نمونە لەوانێ 3 هێلکەی پێویست بێ ئەگەر لە جاتی ئەوەی کە بڕێک هێلکەی بیتە لە بەیانیانە ئەگەر قاشێک کێکی بیتێ ئەتوانێت هەمان سوود ئەگەر بەنمونە مناڵەکەمان هێلکەی نەخوارد باشە تۆ کێکێکی بۆ دروستەکەی لەوانێ پێکاتی کێکەکە هەموو 3 هێلکەی بووە کە تۆ تێیەکەیت ئەگەر قاشێ لە کێکەکەی بیتێ هەمان سوود ئەگەیەنێ بەجەستەی مناڵەکەەکە پرۆتینەکەی بەتەکیدی هیچ کێشێکی نابێمانە بەڵام قەت ناگاتە هێلکەکە بەتەنیا چکە بۆ هێلکەکە تۆ شەکری تێکەیت زۆربەی کەس ڕۆن ناتەندروستیشی تێکە و لە ئاردی سپێش لەبەرەوەی هەر سێ مادە خۆراکێ خراپەکەی کە بۆ لەشی مرۆڤ خراپەیان بەعام بۆ مناڵەکەت لەبەرەوە فێری کەی بینە هێلکە زۆر تام و ینی خۆشە ینی وەکو پێم وتی تەنها شخصێک کە لە 1000 کەسە یەکێ نەبێتەوە حساسەتی هەیە بەرامبەر هێلکە نادیرن یەکێ هەبێ بە هێلکە کێشەی دە لەبەرەوەی باشترین پێکاتی خۆراکیە کەوا کۆرپەلەی باڵندەکە پێویستی بە هیچی کە نیە ینی ئەوە کە ئەخوا لەماوە ئەو 21 ڕۆژە بە کۆرپەلەیەک زۆر باشە بێنە سەر ئەوەی کە لە مناڵ بۆ گەورە لە گەورەیە زۆر کەس ئێسا چوونەتە هۆڵەکانی وەرزشکردن و هێلکەژێکێکە لەو خۆراکانی کە زۆر پێویستە کە لەبەری ڕۆژانە تۆ وزەیەکی زۆر سەرفەکەیت هێلکەژێکێکە لەو خۆراکانی کە زۆر سوودە پێگەێنێ هەندێک کەس هێلکە ناکوڵێنێ دەسووریە کاتەوە هەر هێلکەکە ڕاستە خۆی خاتە ناو ئەسهارەوە لەگەڵ کۆمەڵی میوەیە بەکارێنێ دکتۆر ئەمە بەها خۆراکیەکەی زیاترە وەک لەوەی کە تۆ بیکوڵێنی تو یاخو سووریکەیتەوە زۆر کەمەکو پێم وتی کە ئیکوڵێنی یاخو ئەگە زۆر ئاگرەکە زۆر بێ لەوانەیە هەندێک لە پرۆتینەکانی بریناربوونەمانە بەڵام بە تەکیدی باشترین شێوەی کە هەموو با خۆراکەکەی بەڕێکی خۆی هێلکە دەڵێمە یانی خۆمان دەڵێن ینی مەسەن یاخو هێلکەی هەر بەبێ ئەوەی هیچی لێ بکەی حتا هەندێک کەس وەکو شەیکەی خۆنەوە ئەو کەسانی بەدەبڵدینگ خۆی بڕێکی باش کالسیۆمی تایە بەڵام هەندێک لەگەڵ شێڵەکە شای خۆن ینی حتا بە چێکڵەکە ئەیەن عسارەکە ئەو کەسانی کاوە بەدی بڵدینگ زۆرەکەنمانە پێستێکی زۆریانە بە کالسیۆم و ڤایتامین دی ئەمانە حتا بە شەڵەکە شەوەی خۆن هەر خراپ نییەمانە باشەمە بۆ کەسانەی کە یانەوێ بۆ نمونە
جستەیەکی ماسوولکەیان نەبێ و جستەی یاخو زۆر کات بۆ کێش بەرزکردنەوە لەم سیستەمە خۆراکیانەیە بەپێی ئەم توێژینەوە تازانە دکتۆر هێلکە لە داپەزاندنی کێشابوونی هەیە بەتەکیدی لە سیستەمە خۆراکیەکانە بۆ هەردوو کێینەکە بەکارێنین ئەگەر زۆر بخۆی و لە هەمان کاتا بڕێکی تێکەڵاوێکی لەگەڵ بڕێکی باش فرکتۆزە و لەگەڵ یاریکی بە قۆتە ئەبێتەوەی ئەنابۆڵێکی فەکتانی ماسوەکانی گەورەی کات و کێشە زیادە کاتۆمانە بەڵام ئەگەر بۆ شخصێک کێشەی و کێشی هەبێمانە وەکو وتم ئەتوانێت بە چەوری بیخوا و مەسەن بۆ ئەگەر تۆ بۆ حەزکەی کێشە دابزە ڕۆژی 4 هێلکە بخۆ بە سوورکردن تەمان زۆرە لەگەڵ زەڵاتەکانە تێکەڵاویکەمانە هەر 4 هێلکەکە بە سوورکردنەکەش ئەگەر تۆزێ هینی تێکەی هەر 4 هێلکەکە بە سوورکردنەکە ناگات 400 کیلو کالۆری لەبەرەوە هیچ تێریش تەکا و تا بڕێکی زۆر برسیت نابێتەوە و لە هەمان کاتە کالۆریەکەشەوە زۆر نیە دکتۆر باسی سوورکردنەوەکە با باسی شۆشکێن ئێمە و ڕۆنەی بەکارێنی تا چەند گرنگە ئەگەر زەیت بەکارنێنین زەیتی زەیتون بەکاربێنین بەڵێ ئەمە چەند گرنگە بەڵێ زەیتی زەیتون خۆی یەکێک لە باشترین پێکهاتەی ڕۆنی لەسەر ئەرزا لەبەرەوەی کاو لە مۆنۆئەنسات اتفاق بێگەواتە ترشە ناتێرە تاکەکان بەڵام کێشەی زەیتی زەیتون ئەوەیە لەبەرەوەی زۆر حساسە بەرامبەر گەرمی یعنی هەرکە گەرمت کرد زۆربەی بەها خۆراکیەکانی لەدەستەدا وەکو ئەبێ بەڕوانسد یاخو ئەبێتە هۆی ینی مەسەن ئۆکسیجنێشنەکەمانە کە ئۆکسیدیشنی کردی بەها خۆراکیانی نامێنێت لەبەرەوە باشترین شت ئەوەیە بۆ نمونە من بە هەموو کەس ئەڵێم یعنی مەسەن بۆ تۆ کیلۆیەک زەیتی زەیتون جاروان نزیک 200,000 دیناری پێدەی گوناحە کە قرچانی ئیسفادەین یعنی هەر ئەسڵ زەیتەکە بخۆ لەگەڵەوە ئیسفادەینە بەڵام ئەگەر توانیت دوو هێلکە سوورکەیتەوە گۆلم ئەمە زۆر شتێکی ناعەمەلیە ئەگەر لە مەطبخە ئافرەتان توانیان دوو هێلکە سوورکەیتەوە بە ماوەی 20 دقە بۆ چارەک یعنی ئەمەنە ئاگرەکەی خەفیف بێت کە هەست نەکەی بە بۆنی هەست نەکەی بە قرچەی یعنی ئەمەنە خەفیف لە جاتەوەی هێلکەی بە نیو دقە خۆت زانێ گەر قرچە بە نیو دقە چاکیکەی بە چارێکی بە 20 دقە ئەتوانی معاملەی لەگەڵ بکەی بە ئاگرێکی زۆر سوک خەفیف کە بتوانانی ئیشێکی پێ بکەیت بەڵام زۆربەی کات ناتوانانی ئەوشتەوەی کەی تەنها شتێک کە باشترە بریتە لە چەوری تێر یاخود ڕۆنی حیوانیکە بەرگی ئەو گەرما زۆرە ئەگری ئەمانە لەبەرەوە زۆربەی کات ناتوانانی تعاملی وا بکەی حتوان لەگەڵ زەیتی گوێزی هندی شاسووریکەوە بە هەمان شێوە بە ئەگریکی خەفیف یاخو لەگەڵ زەیتی کەتانە یاخو لەگەڵ زەیتی گوڵۆ ڕۆژەی تەندروست نەکەم زەیتی گوڵۆ ڕۆژەی هەزار نارەکان ناهان ئەتوانین سووریکەیتمانە ڕۆنی حیوانیەکە وەک ئاماژەی پێکرد پێم وا بە تامێکی زۆر خۆش تامی خۆش ینی ئەوە بەس نابێتە هۆکاری قەڵەوی دکتۆر چکە زۆربەی کات ئەمەمان بیستووە ئەگەر بە بێنان بیخۆی بەس بە ڕۆنی حیوانی سوورکرابێتەوە و دوو هێلکە بێ و ئیتر خەمی ئەوەت نەبێ بڵێ وڵا سپێنەکەی لابە و زەردێنەکە و ئەمانە نابێت بە قەڵەوی نابێت قەڵەوی لەبەرەوەی وەکو باسم کرد یەکەم کالۆرەکەی کەمە دووەم ئەو چەوریە تەندروستی کە تیاتی و کە سووری کردەوە تێرتەکە دائیمەن چەوریەکی کە لە بەقۆترین ئەو پێکاتە خۆراکیانی کە ئینسان تێرەکە کە تێر بوویت دائیمەن تۆ درەنگتر نانەخۆیت یعنی بغەزە نەزەرگەر بۆ نمونە من هەموو ڕۆژە 8 جار 9 جار نان بخۆم هەرچەندێک کەم بخۆم بەڵام تۆ دوو وەجبە ئەخۆیت بەڵام لە دوو وەجبەکە دوو ئەوەی من بخۆی کاممان باشمان کە بەڕای تۆ باش کرد طبعا تۆ دوو ئەوەی منی خواردووە لە دوو وەجبە زۆربەی کاتەکە 22 دانە ساعتی کە مەجای جگەرا و خۆی چاکاتەمان بەس من 8 جار نانەخۆم هەموو جاری تۆزە وەکو کۆترا بە کورداری خۆمان بازێک ئافرەتی ئەڵە وەکو کۆتر نانەخۆ هەموو تۆزێک دەرمێکە جوڵن ئەو زۆر خراپە کاریگەری زۆر خراپە لەسەر لەشی مرۆڤ هەرچەندێکم خۆی وەزندا نابەزێت بە هیچ شێوەیەک زۆر باشە من سپاس بۆ هاوکارانم داوای هێلکەیەکم کرد لەبەرەوەی کە با باسی شێوەکەی بکەین دکتۆر زۆر جارێمە کە هێلکاکڕین لە ماڵەوە ئەبینین ئەم هێلکەی ئێستا تەواو سپیە ئەگەر هاوکارانم پیشانی بن و بەرواریشی لەسرە دڵنیاین لەوەی کە هێلکەیەکی تەندروست توانی بەکاری بێنی زۆر جار بەرچاومانەکەوێت لە ناو تەبەق هێلکە سێ چوار هێلکە بەردەوام ڕەشی پێوە دیارە نقطەی ڕەش حەزەکەم تۆ باسیەوە بکەی ئایا ئەمە هێلکەیەکی تەندروستە یاخو زۆر کات ئەم هێلکەیە ئێمە کەیکوڵێنین کە توێکڵەکەی لەکەینەوە بەشی سەرەوەی بەشێکی ئاوی زۆری تایە ئایا ئەمەش تەندروستە ئێمە بەکاری بێنی لەوانەیە ئەمە زۆر جار پرسیاری هاوڵاتە بە شغلی بە ڕێی شەڵەکە ئەو زۆر ینی احتیمام بە زۆرەی نییە مەسەن بۆ لە شێوەی هێلکەدانەکە مەسەن بۆ لەوانەیە خەتێکی سوور خەتێکی ڕۆژ ڕەشی جا هەندێک تێر بۆ تێریکە مەسەن باڵندەکان جیازن هەندێک باڵندەیە بینیم تێر نقطەیە هەندێکی پەڵەپەڵەیە هەندێکی حتا هەیە شینە هەیە سەوزە ملاحظە بکە لە باڵندێک و باڵندێک گۆڕمانە بەڵام زۆرتر ئەوەیە کە تۆ یەکەم جار پێشە بیکەیتە ناو تاوەکەوە بیکەرەوە سەیریکە بزانن کۆنسیستەنسیەکەی یعنی
ئەو شێوە هەلامی هەیە جێڵی ئەبزان تێک نەچووە بزان ڕقتر نەبووە ئەبزانە خەفیفتر نییە ئەبزان ڕێی تێک نەچووە هێرکە لە بینی زەردێنەکەی لە بینی زەردێکی کاو بۆ زەردێکی مەیلە و سوور باو ئەبێ ئاوا بۆ شێوە بمانە هەر دقیقە بینی تێک خۆ ئەگەر بینیت خوێنی تایە بۆ منە ئەو بزانە یەکسەرکە خەریک زۆر باشە کاتێکی زۆر جار کامێلکێ ئەکوڵێنین کە سپێنەکەی لێکەینەوە زەردێنەکەی ئەڵەی گرێتیایە یعنی هەڵناوەرێ ئەگەر زۆر زێن ئێلکەکە تەواو بێت یەکسە بە دەست و هەڵاوەرێ بۆ سەر قاپەکە دیاخ و بۆ سەر نانەکە ئەو گرەی کە لە زەردێنەکەی هیچ گرفتی نییە عادەن زۆربەی کات ئەو گرێکە لە زەردێنەکە و حەڵقی وەسە لە بینی سپێنەکە و زەردێنەکە باوەڕ ناکەم کێشەیەکی تەندروست بێ هیچ زۆر باشە زۆر باش سپاس بۆ تۆ دکتۆر سەرچاوم بە هیوای ئەوەی کە ئێمە هەمومان بەکاری بێنین سپاس بۆ پاڵی زانیاریەکان